داهاتتانەکەم هیوادارم سەرکەوتوو بن. دیارە تۆمارکردن و دیکۆمنتکردنی ئەم بەڵگانەوە ئەرشیفکردنی بۆ ئایندەی نەوەکانی داهاتوومان زۆر گرنگە. من گۆریان هەڵەبجەیم، نووسەر و شاعیرم. ناوی تەواوم نەجمەدین ئەحمەد عەبدوڵڵا بە پێی ئەو ناسنامەی کە پێوتە کارتی نیشتیمانیم. یەکی حوتی 1967 لەدایک بووم، بەس ڕاستیەکەی وابزەم ساڵی دواترە، ینی دروستەکەی وەکە لە ساڵی 1968 لەدایک بووم. ئەو کاتەی کە مانگی 6 بوو لە 1967 بوو، من ئادادەی ئامادەی پیشسازی هەڵەبجەم تەواو کرد. ئەو کاتە لەبەر کارەساتی 16 ئەبوو بچینایە لە سلێمانی ئیمتیحانی وەزاریمان بدایە. تقریباً چەند مانگێک وەک ئەوەی کە پێوترێ فیراری هەڵات بووانی لە سەربازی هەر لە هەڵەبجە دانیشتە بووم و دوجار کارەساتی 16 ڕوویدا و ئەو فاجعەیەمان بە چاوی خۆمان بینی و لە ڕێگای ئەو ناوچەیەکە پێوتیم ناوچەی مۆردین و ئەو ناوە کە پێوتن ڕۆژاوای هەڵەبجەیە لە ڕێگای دەریاوە گەشتنە خاچی ئێران و دوجار دەوێ گواستنیانەوە بۆ سنغۆری کولیایی بە دروستی لە قوتابخانەیەکە و قوتابخانەیەکە پیانەوت هونەرستانی فەنی کورد و شەقامی کوردی لەگەڵ ناپاڵم و تۆپی ئێران و ئەو جەنگە تەقلیدی کە هەبوو ڕاهات بووانی ئەوەی کە ژێر زەمین وان ئێمە زۆربەی زۆری ماڵەکان لە ترسی تۆپی ئێران ئێمە ژێر زەمینمانە بوو و یەکێ لە مواسەفاتی خانەکانی وکاتە ئەوە بوو کە ئەیانوت ژێر زەمینیان هەیە، هەم ئەبوو مای ئیسفادە بۆ خانەوادە و خێزانەکە خۆی وەم بۆ خزم کە سوکار و چوزانم ئەو دەور و دراوسەکانیشی. بەڵام ئەم جۆرە ڕوبەڕووبوونەوەی کارەساتێکی ئاوا گەورە کەچی وەشاندنی کیمیایی بێ لە میلەتێکی بندەست و مەزلوم هیچ ئامادەکاریێکمان نەبوو و هیچ ئەزمونێکمان نەبوو و هیچ و ئەسڵان بە خیاڵیشمان نات و ئەمان زانی کەمینێکی خەڵک ئەیزانی لە منتیقەی سەرگەڵ و بەرگەڵ و سێوسێنان و ناوچەیە کیمیایی وەشێنراوە. بەڵام لەبەر داخراوی ئیعلامی ڕژێم بڕ و ینی قەبارەی ئەو کارەساتە بە جۆرە نەگەشت بوو ناو زیهنی ئەمە کە بتوانین خۆمانی بۆ ئامادەکەن و ئیسعداد وەرگرین لەسەرەوەی کە چۆن لەگەڵ ئەم جەنگە نوێیەوە لەگەڵ ئەم چەکە نوێیە ڕوبەڕووبینەوە. هەر بۆیە وەڵامەکەی من ئاوایە بۆ خزمەتی جەنابتان، نەک سێ ڕۆژ ئێمە چەند مانگە پێشەوە ئەمازانی ینی کارەساتێکی زۆر گەورە ڕوەدا لە هەڵەبجە، چونکە ئەگەر شار بریتی بێت لە ئەوەی کە پێوترێت هەندێ ناحەیە هەیە و هەندێ قەزای هەیە و هەندێ لادەی هەیە و هەندێ سەیرانگای هەیە، هەڵەبجە هەمووی لە پەلوپۆ کەوتو بوو. باشە تەواڵی نەمابوو، بیاری نەمابوو، نسبەتێکی زۆری لە خورماڵ نەمابوو. تەنها ئەم ڕاستە جادە هەڵەبجە خودی هەڵەبجە و سیروان و بۆ پردی زەڵم، ئیتر هەڵەبجە وەکو جەستەیەکی بێپەلوپۆوە بوو. ئێمە هەر لە دووری 3-4 کیلۆمەتر لە دەروی هەڵەبجەن ناوچەی محەڕەمە بوو و ڕژێمیش باش ئەیتوانی دەستی بشکێ بەسەر خەڵکەکە و بە حاڵەتی کۆنکرێتی تەعامل لەگەڵیا بکە و نەتوانێت شتێ بکاکە لە ساڵحی ڕژێم نەبێ. لەناو ئەو ناڕەحەتی و لەناو ئەو هەموو لە پەلوپۆکەوتنی هەڵەبجە وەک شارێک و تازە ئێمەش لە تای ئەو کارەساتەی ئەنفالکردنی میزگە 70-80 هەڵەبجەی و وێرانکردنی کانێشخان نەجاتمان بوو. یعنی جۆرێک لە نیگەرانی لە ناخی ناخمانە دروست بوو کە ئێمە ئەگە جارێک تر سەرکێشەیەکی تریۆک و سیانسەی پێنج بکەینەوە و ڕوبەڕووی ڕژێمی بەعزبینەوە، هیچ هێزێ نایە بە دەممانەوە، هیچ هێزێ پەنامان ناداوە، هیچ هێزێ تەدارروکاتمان بۆ نانێرێ و ئەمە بێژگەل لە عەمەلێکی خۆکوشتنی سەربازی هیچی تر نییە. بەڵام لەگەڵ ئەمەشە پاڵەپەستۆی ڕژێم لەسەر هەڵەبجە و وەخت بە خەڵکی هەڵەبجە بە تەبیعەتی وا هەڵکەوت و تەعاملی لەگەڵ سروشت و لەگەڵ کانی و لەگەڵ ئاو و لەگەڵ ڕاو و شکار و یادەوەری کوردەواری خۆمانە پڕ بوو لەم شتانە.
زۆر زەحمەت بوو کە ینی هین بکرانی ئەوها بڵێ مەجۆ لێرەوە هەڵەبجە سەرکەشی مەکە. بەڵام ئەوەی دقیقەن ئەم لە ڕێگەی ئەو پێشمەرگانەی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانەوە کە هاتن لە هەڵەبجە اختیفا بوون ئەنوت پێمانەکەی سیعدادێکی وارەگرنوە. زۆر کەسیش لەو پێشمەرگانە خزمەکانیان ئەبرد بۆ ئێران یان و کاکە هەڵەبجە چۆڵکم چون بۆ سلێمانی ئەڕۆن بۆ ئەڕۆن بڕۆن. بەڵام تۆ بێنە پێشچوی خۆت ئەو کاتە نزیکەی هەڵەبجە هۆرەمانە شارە نزیکەی 120 تا 130,000 کەسە بوو. 130,000 کەس بۆ کوێ بڕا و ئەمەش ئەوبوو بە پرسیار لە حکومەتدان بۆ کوێ ئەڕۆنیەوە چیتان بیستووە ینی بۆ شارێ چۆڵیەکە بە بێهۆ حکومەت ڕژێمیش نییە هێشت تا لە هۆکارەکە و فاکتەرەکەی تێنەگەشتایە. بەڵام دقیقەن ئەوەی بوو کە یەکەم جار لە منتیقەی سازان و چنار و مۆردین و ناوە هێرشەکە دەستی پێکرد و ئەو زنجیرە چیایی باڵام بۆ شنیروی هەورامان کەوتە ژێردەسی هێزی پێشمەرگە و سوپای پاسداران. بڕیارەکەوا بوو کە سوپای پاسداران نێتە ناو شاری هەڵەبجەوە ئەوەی ئیداری ناو شاری هەڵەبجە بکات بریتی بە لە بەری کوردستانی و ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی و حیزبی شوعی باشە. لەگەڵ تەواوکردنی عملیەکە جمهوری ئیسلامی وەفای نەکرد بەمینەوە ینی بەم بەڵێنەوە کەدابی و کە من خۆمی یەک ملۆ کەسانەی دوای هەفتەیە گەڕامەوە لە سنغۆر بۆ ئەوەی کە ماڵ و ممتلەکاتی خۆمان و خوش و بەراکانم بپارێزم چونکە ئەوان چوو بوونە سلێمانی هاتمەوە هەموو ئەوم بینی کە حاکمیەتی ئەم شارە لە ژێردەستی سوپای پاسدارانە بوو. هێشتان تاوای مەیتەکان نەنێشرابوون و نەهاتبوومەوە. هەر بۆیە بەڵێ وەڵامەکە من بە دروستی ئاوایە ئێمە پێشبینیمان نەکرد بەس پێشبینی ینی تۆ ئێستا شتێک لە خەیاڵتان نەبوو بێت لە حیاتە و لە حیاتە بیر و لێ نەکردبێتەوە چەکێک ینی فۆرم و ناوڕۆخی لە زیینتان نەبێت چۆن تۆ ئەتوانی بەرخوردی لەگەڵا بکەیت و ئیسعداد وەرگی بڵێ من خۆم خۆپارێزیەکەم. هەر بۆیە هەر خۆپارێزیە کە کرابێ لە هەڵەبجە خۆڕسکانە بووە ینی ڕەنگە خێزانە بۆ خێزانێک جیاواز بوو بێ ڕەنگە خێزانێک بە سیفەتی خۆپارێزی لە کیمیاکە کارێکی کردبێ کارەکە زۆر هەڵە بوو بێ. بۆ نمونە چونە ژێرزەمین زۆر هەڵە بوو و ڕژێمی بەعس ئەگەر لە یادمان بێت لە سعات 11 بۆ عەسر تەنها ئیشیەوە بوو چەکە قورسەکانی بەکارێنە بۆی دەرگا و پەنجەرەکان و دشکێن و کیمیاکە زیاتر زۆرتر ئامانجەکە بێ پێکێ. باش ئەگەری بەدیقەت لە دامێنی هەڵەبجەوە بە دروستی لە سەری مۆنومنتەکە سێری ئەو دوو کەڵ و تۆپ وێنە بکەی کە دیارە باشە کە من ئەو کاتە ڕێک لە ژێرزەمینەکە بووم لە کاتی ئەو دوو کەڵ و وینا بەردەمی ژێرزەمینەکەمان ئەو بە کۆمەڵە بلۆ گیرا بوو خاڵێک مەهات بلۆکەکانی لابرد لەبەرەوە نایەمە ئەسیعدادێکی وامان وەرنەگرت بوو کە بڵێ مای ئەوە بێ کە ڕێژە و بڕی دەرهاوی شتەکانی کیمیاباران کەم کاتەوە بۆ ئێمە. ئەزانی کاک هەورامان کە کارەساتەکە ڕوویدا جوڵە و پلانی هیچ خێزانێک و هیچ براو خوشەگلەیەکی نەیەگرت بە دروستی ئەو ڕۆژە حەشرە بوو کە کەس بیری لێ نەیەکردەوە. هەر بۆیە تۆ بەلاتەوە سێر نەبێ ڕۆژاوای هەڵەبجەکە منتیقەی نەوڕۆڵیەکان و بڵێن شەمێران و خزمانی ئیمامین نازانم هەر لە خۆیانەوە کۆمەڵێکیان هاتبوون لە ڕێگای عەنەب شەید بوون لە شنوورێ شەید ئەنی و بە پێچەوانەشەوە کۆمەڵات ئیسا ئێمە خۆمان ئەگەر بە سیفەی ینی ناوچەی خۆمان بێ منتیقەی نەوڕۆڵێ بوو لە منتیقەی نەوڕۆڵێ بڕۆشتی نایە بۆیە بەڵام لە منتیقەی مۆردینەوە ڕۆشتین حەزەکەم ئاگاداریش بی لە ڕێگەی نەوڕۆڵی بوو ئێمە ئاسانتریش بوو ئێمە ڕێگا سەختەکەمان هەڵبژار بوو ڕێگا سەختەکەمان هەڵبژار بوو لەبەرەوە نەبوو کە ینی پلانێمان هەبوو هیچ بە شەتێکیش ئێمە 15 بە دروستی لە گوندەکە خۆمانە بین کە گوندی سەراوە ینی کیمیاکەوە شێنرا ئێمە لە گوندی سەراو بووین بەڵام کەچی ئاراستەکەمان گۆڕی
ڕۆشین لە بۆ گۆڕیمان نازانم ینی پلانێک نەبوو سەراسی مەبووین ینی وەحشەتێک بوو ڕووی لەو میلەتە کرده بوو تۆ ینی بیخە خەیاڵ خۆتەوە کەسێک مناڵێکی لە پشتمریا بوێت مناڵەکە کەوتووە یان مردووە ئاگای لە خۆی نییە هەر بڵێ ئەم 10 کیلۆ ئەم 15 کیلۆ لەسەر شانی من سووک بوو چییە ئەم وێنانە ئەنی گواستنەوەی بۆ زیینی کەسێک لە کۆمەڵ ئێستا ڕژدی عەقڵیە بێ ئەو قسەی کاک شێرکۆ بە کەس کاڵێ قیژە سوە نانووسێتەوە نانووسێتەوە لە برۆ هیچێک منۆبانی پلانێک نەبوو کە ئێمە بتوانین مانی بە دروستی بجوڵێنەوە هەر بۆیە ئێمە یەکەم جار کە من گەڕامەوە بۆ ماڵی خۆمان بۆی هەندێک بەتانی و ئانی چونکە من بەس من و دایکم لێرە بووین دوو برا خوشکان چوون وە سلێمانی هەندێک بەتانی و چوزانم پێڵا و ئەوەی بەڕێگا کە زەرورە ماڵی خاڵوان و مامەکانم هەمویان بەڕێگای گوڵان ڕۆژ بوون ئێمە بە گوڵانی سەرا ڕۆژین من و خاڵم و خاڵۆزایەکم و دایکم لێوێ ڕۆشتین لە نازام چەند دقێ کاتی بانگ بوو یان دوای بانگ بوو چونکە ڕۆژە هیتر بانگ نەدرا ئەوە لە مێژی هەڵەبجای یەکەم ئێوارە بوو هەڵەبجەی بێ بانگ هەڵەبجەی بێ سەدا و هەڵەبجەی بێ سڵاوات و هەڵەبجەی بێ جم و جوور و هەڵەبجەی خەمناک و چوسانم قەبرستانێکی پێوتە گۆڕستانی شێخ مۆمن لەوێ ئێمە ئەو ئاگرە هەرە گەورەی کە ئێوارە کە هەڵەبجە گشتی ڕووناگۆ و ینی قورسایی هەرە گەورەی چیمایەکە بوو ئەو کاتە بوو لەوێ خەڵک بەرەو خوار ڕایە کرد بەڵام خۆی ئەمە غەڵەتە لە کاتی چیمایە تۆ بچیتە سەرەوە ئێمە لەسەر بووین بەرەو خوار ڕامانە کرد گوتیان کاکە بگەڕێنەوە کە گەڕاینەوە مەکینەیەکی تراکتۆرێکی ئەنتەر هەفتا هەبوو لە منویستم بە حکمی دایکم چوومە سەرەوە دەستی دایکم بێنمە سەرەوە لە ڕێگای تراکتۆرەکە خۆمان ڕزگارکەین بەڵام سەیرم کرد قاچمەر بەناو شتی شل و نەرم و شتی واجێ سەیرێکم هەموو جەنازەیە ئێتر دابەزیمەوە دایکم وتی چێتم هیچ نییە ینی پێم نەوت کە دایە وەڵا شتێکی ئەوە من پێم کەوتوتە سەر جەنازە و شەهیدانەوە خەڵکێکی زۆر شەهیدان بوو ڕەنگەتر بنەماڵەیەک بوو بێ خزم کە سوکارێکی خوێناو بێ هەروە فڕێدا بێ بەشم لەو چەم و دۆڵابی نێشم ئێتر لە ڕێگای گوڵانی شێخ مۆمنەوە بە ڕێگای دیسانەوە تریفەوە ڕۆشتین خزم کە سوکارەکەمان لە سەراو بینیەوە ئەو شەوە لێوە بووین تا عەسرێکی دران ینی 16 عەسرێکی دران 16 وەکوتم دەبرەوەی زیاتر بەر ڕۆژاوە بڕۆین بچین لە دەریاچەی سیروانەوە بکەینەوە بەرەوە باشە کەچی ئاراستەکەمان گۆڕی ئەو یاڵێکە پێوترم مەسەلەیەکە سێگۆشەیەکە سازان و مۆردین و هەڵەبجە و منتقەی نەوڕەڵیە بەسێ بەیەکەوە هەڵکەوتەی شوێنەکە بەرزاییەکە لەوێ ئێتر ئێمە بە دوو ڕا دروست بوویان خاڵێکم بوتی بەدەستی ڕاستابڕن خاڵێکترژی نەخێرفی بەدەست چباپڕن لەگوێ ئەممان کرد ینی بە حکومی خاڵەکەی ترم تۆزێ تەمەنی زیاتر بوومان باش بابەجێ بەڵام تووشی لێژگایەکی 1000 بە 1000 کەوتی زۆر ناڕەحەت لە بیرمە ئەنی ئەوە خەیاڵم ئێستا فکرم جەمە بوو بە تەقەیەکی گەورە یعنی لە هەر چوار لە هەڵەبجە هۆرە منە شارە زۆر بە ئاسمانگە تەقەی خۆشیەکرا ئێتر ڕادیۆمان کردەوە ئالەو دەقیقا ئێران سەرکەوتنی عەمەلی ئێتر عەمەلێکی ناوی خۆی ناوچی بۆ ڕای جیهان و بۆ کردەیەکی سەربازی ڕاگەیان کە ئێمە هەڵەبجە هۆرەمان و شارە زۆرمان گرت و سەرکەوتوین و ینی کردی بە چالاکێکی سەربازی بەرحاڵ ئێمە هاتینتر لە ڕێگا شەو لە مۆردین ماینەوە بەیانیەکەی کاستین ئێتە سێرەکەین ئەمە هەمووی سەرباز مۆردین تاو بۆ بە سەربازگەیەکی چوزانم ئەوە کە پێشبینیمان نەیە کرد وە خەیاڵمان بۆی نەیەچوو وە چاومان کردەوە خەڵکێکی زۆر بێدەرەتان بێ پێڵاو ئێتر لەوێ
بە تەواوی زانیمان باسی کیمیاویان کرد و باسی ئەوان کرد کە خەڵکێکی زۆرەوە و ژمارەش نەبوو ینی بە عرفە کۆمەڵایەتی و بەدارەشنە کۆمەڵەتی کاکە هەڵەبجە نەما تەواو لایەکی فەوتا باشە ئەی چەند کەسێ کۆرە با چەند کەسی چی و هەزاری چی و 2000 چی دایک و خوشک و کەس و کارەکانمان ئیتر زۆر کەس تەسەوەڕکە من دایکم ئاوی ئەگەڕێمەوە ئەڕۆم بۆ سلێمانی بۆ چۆ ڕێدایکەیان ئەڕۆم بۆ سلێمانی ئەی مناڵەکان کوردایکیان تۆ لێرە بووی بۆ خاتری خۆ بۆ چوە ڕۆی شار کاول بووە کۆرە لابە چۆن ئەنی سوزان ئەم هینە ناکرێنە ئەم شعورە تەسویر ناکرێ برادر هەر بۆیە ئیتر ئێمە لە دەریاچەی سیروانەوە ئەو چوزانم ئەوەی کە بەهرات کاتە ئەو بەرەوە بە لە مشەکردینیان ئەو بەرە و هێشتان جمهوری ئیسلامی ئێران ئەو کاتە ئێمە چوین تەنانەت لە کە کردمان ئەو بەرەوە بە میگزەمینیەکە 34 میگزەمینی هات بۆ خزمانی ئێمە تەسەوڕکە گرێدەر و شۆفلەکانی ئیشەکرد بەردێکی زۆر گلۆر بووە خەریک ڕێکوێتە ناوزیەکی لە سیارەکەمان هەمومانی بادە بکە هێشتان ڕێگاوبان کێشەی ڕێگاوبانی تاو دەکرد و جمهوری ئیسلامی ئێران باشە لەوێتر بردینیان بۆ جمهوری ئیسلامی بۆ سنغۆر یەکێکە لە قەزاکانی سەر بە کرماشان کە حکوومەتی ئێرانی پیاڵێ باختەران لەوێ دیار بوو هەر کۆمەڵە کەسێک و خسپیان ناو مەکتەبێکەوە وابزانم ئەگەر لە بیرم نەچوو بێ و ینی ڕقەمەکەم هەڵا نەبێ ئەو مەکتەبە ئێمە 1970 کەس بووین 1000 کەس لەو مەکتەبێکی زۆر گەورە بوو و زۆرێک لە مامسەمەلا حەمەمینی سەرا و مەلا حامی کۆکۆی و کاکشاوی خێزانی شاوی حەمەفەرەج و کاگوشاری هونەرمەند و ئەمانانی لەو مەکتەبا بووین بەیەکەوە ئەم هاوڕێنی عەمەد کە ئێستا بەرپرسی برادرانی حیزبی شوعێ لە عەڵەبجە لەو مەکتەبا بووین چەند مانگە مانگونی من تقریبا هەفتەیە 10 ڕۆژ لێوێ بوو ئێتر دەنگۆیەوە بوو کە هەڵەبجە تاڵانی ئەکرێت و چوزانم ئەوانە منیش گەڕامەوە بۆ هەڵەبجە لەگەڵ خاڵێکی ترمەوە 25 ڕۆژ لە هەڵەبجەم دوای 29 سیارم بۆ بوو ئەوەی کە زەڕورەتی ژیانی خۆمان و خوشک و براکانم بوو کە بیبەمە ئێران و بیفرۆشم بردمە ئێران و ساغم کرد و فرۆشم و زەڕوو بۆ ژیانی خۆم و دایکم بردمە ناو خێمەکانی سپور یەکەم جار وا بوو یەکەم جار ئەتوانی بیتەوە بەڵام دوای ئەو وینایتر دەنگۆ بڵاو بووە کە حتا نارن مەڕووماڵاتی شانە برد یان برد بۆ دێک بوو لە جوان ڕۆ مەیگۆڕێ سیاجێکی تەلبەنیان بۆ کرده بوو ئەیان برد بۆ یەتر خەڵکە چوو مەڕووماڵات و مانگا و شتی خۆی ئەناسیەوەی بردەوە بەڵام ئێمە توانیمان اینجا لێش ناشارمەوە ئەو کاتە سایتەرۆشتی ئێران و کوین تون نەبوو هەر لە خۆت وەرەقەیەک ئێمە کوڕێکی ئامۆزام بەرگەیەکی دروست کرده بوو هەر بە ناوی خۆیوە ئێتر شەو چوینە ماڵی ئەوان وتی ئەڕۆنەوەتما دێ بێ بەرگێکتان بۆ دروستکەم ئێتر لێی نووسی ئێمە فڵان کەسی کوری فڵان کەسە ڕێگا پێدراوە لەلایەن هێزەکەی ئێمەوە داوا لە سوپای پازارانەکەم کە هاوکاری بکەن هاوکاریتان جێگای ڕێز ئەلبەتە بە فارسی ڕسمێکی خۆیان یەک مۆری لێ ئەحمەد محەممەد خەسرەوی خواردیش ینی هیچ کێشێکیان نەبوو هاتینەوە هەڵەبجە 25 ڕۆژتر لێرە بووین بۆ من کە گەنجێک بوومێشان تازە عادادیم تاوا کرد بوو ژن و پیاوێکی پیر دراوسێمان بوون ئێتر ئەو گەڕەکە هیچی باە ئەوەی کە لە عینە کۆدوارە باە قوشتیای خوێن خواردنی دووسێ ڕۆژمی نابوون نان و شتیوە ئێتر دوایی وتم ئەمە ناکرێ با من هەڵسم نان بکەم خۆ نانەکە گەرەکەوەی دایکم نەبێ و گەورە نەبێ خۆ بچووکیش بێ من لەبەر چونکە ئاردۆشتمانە بوو ئێتر هەویرم شێلا و خۆم بە تاقوتەنێ لە ماڵە و دەستم کرد بە نانکردن سێرەکەم کە کاتێ ئەوەی کە پێوتێ مانی لە کۆدوار نازانم لە ناوچەکانی تری کوردستانە چی پێوترێ کە ئەمما بەسەر سازەکە سێرەکەم لی نابێتەوە
هەرچەند غازم گۆڕا ساجم گۆڕا چونکە حوشەکەمان حوشێکی شعبی بوو کرێکیمانە بوو لە خوارە ماڵی کوڕێکی ماڵی مامەم لە ئەو بەرەوە بوون کرێکێکی ئەوانش لەو بەرەوە بوو هەرچەندم کرد ساز و شتەکەم گۆڕا هەر هینم نەکرد ئەنی تێنەگەشتم بۆ ئەم نانە ئەیدەم بەسەرم ساجە هەرلی نابێتەوە ئێتر ئاوا ئین بووم ینی دەستەوسان بووم نەمزانی چی بکەم کاتی خۆی ڕۆنی ڕاعیە بوو قوتوی بچووک بوو شوانێک بوو نووسە ئەڕاعی ئەوە کە ڕۆنەکە تاوبوو دایکم خوێی تێکردبوو بینم کەوتەوتم وەڵی دایکم جاجار بینیومە بە خوێ ساجی شوەردووە و فعلەن هەڵسام بە خوێەکە جوان ساجەکەم شوەرد و دوایی نانەکەمدا بەسەریا ئترهینی کرد هەڵی یا و باش بوو لە ماوەی پێنج ڕۆژە دەتوانم بڵێم ڕاستە دەسەوسان بوومیان ڕاستە درەنگ لێ بوومە بە زۆکو ژنێکی باش نانمەگرێتتر کە ڕۆشتنی ئۆردوگا تەقنن من کە ڕۆشتمەوتیان وڵا ئەنی کاتەکە پێتەڵم 25 ڕۆژە من لە هەڵەبجا بووم کە ڕۆشتمەوتیان وڵا چوونەتە ئۆردوگا ئەنی لە مەکتەبە نەماون لە خێمان ئێتر لێ ساحەیەکی تیا بوو خەڵکە هات بزانێ ئمە 6 ساعات 11 شەو بوو گەشتمەوێ نەمەزانیانی ئەوە بلوێکی چییە و نازانم ئەوە ئەنی چونکە تاریک بوو ڕووداوی هەڵەبجە ڕۆشنەکەی مەکتەبەکەی ئۆردوگاکەی گەڕانەوەیشی فلیمێک بوو هیچ هەڵەبجەیەک نەیەزانی هەنی ئەمە ئەم فلیمە کێ پاڵەوانی فلیمەکەیە کارکتەرەکان چێن بەرەو کوێ ڕەباسی چی ئەکات هیچ لە مەسلانەمان نەیەکرد بەرحاڵتر خزم و کەس و کار و خۆشەویستان و کوڕەکانی هەڵەبجە بە حکمی من و دایکمە هەر کەسی کەمان لەگەڵان نەبوو هاوکارێکی باشیان کردن و دیار بوو دوو خێماندا بووینێ ئەوەی کە بەتانی و فەرشوشت وەخسییان لە خێمەیەک و سەلاجە و مجەمیدە و تەباخ و ئەوانشمان هەر لە دەرەدانە تا بەیانی و تربانی ئین بووین تقریباً ماینەوە تا ئەو کاتەی عەفوی عام دەرچوو لە بینی ئەوەی کە عەفوی عام دەرچوانە دەستگای ئەمنیەکانی ئەو کاتە ئێران کەوت ناو ئەوەی کە خەڵکی کەسێک شتێک بێت من کارێکی خراپم کرد لەوێ ئەلبەتە باش بوو ئێستا بەڵام خراپ بوو و کاتە من نەمەزانی ینی ئێران چی و دەستگای ئەمنی بتڵاعات وانە چیە بەلاخێکیان بڵاو کردەوە کە گۆڤاری بڵاوکراوەی هیم دەرەچێ شارە زۆر یان شارە زۆر بیان هەورامان بوو هەر کەسێ بابەتێک هەست و زێنی قەڵەمی هەیە من شتێک پەخشانێکم نووسی ناردم تا ئێساش نازانم مانی ئەمزانی باسی هەڵەبجە و چیمە بارانک بەس نازانم ئەوە لەکوێ بڵاو بۆ چی بوو بەڵام چەند ڕۆژە دوای ئەوەتر بە دروستی پیاوێک بوو ناوی ئاخی قیسمەتی بوو هاتمنی برد و ئەتروتی وەرە ئێمە ئەزانین تۆ هەرخۆت و دایکتی ببووینەوە بۆ عێراق و تم ناکرێ من فیرارم لە وتی عیلاقە و نەبێ کام زانکۆت پێ خۆشە لەوێ داغڵتەکەین نام تووشی هیچ کێشەیەک بێ خۆمان سەرپەرشتی دەکەین ئیتر وەڵامەکەی من دیار بوو نەخێر بوو چونکە ئیلتیزاماتی دینی ئێمە و ئەو سیراع قۆڵی بینی شیع و سونانی نەیەکردانی ینی شتەکە لای من فکری بوو ئەوەندەی کە ینی تێوە نەگلابووم لە ئەم مەسەلەی دەستگای ئەمنی و شتە من نەمەزانی ینی ئەس تەجروبەم نەبوو ئیتر هەندێک جار بە ژاندارمیریەکیان بە ماتۆڕێکیان شتێکیانە کرد هەستمە کرد ئەها ئیتر من کابراوتی لێرە من خراپە بمێنمەوە کە عەفوەکەیان نا زۆر مشتاق بووم بەوەی کە هەرچۆنە بێ دایکم بنێرمەوە چونکە ئەو کاتە چون بە ئەوروپا ئاسان بوو بڕیاری کولیمما کە من دایکمە نێرمەوە لەگەڵ خزم کە سوکارەکانمە و هەموو شتانی فرۆشمە پارۆشتەکان بۆ هینەکەم ئەنێرمە و بە قایمەک و ئەندەمی و خوا حافیزیان و من ئەڕۆم بە ئەوروپا بەڵام هەموو خزمەکانم وتیان بابە ئێمە چۆن ڕۆینەوە خۆی چیمای پیا کرد و نازانم چیوانم ئێمە کەسمان ناینەوە نێخاڵم نەپورم هیچ کەسی وتین من مطلقا ناینەوە تۆ دایک وەڵی پێچاوێمە چی بەڵام بەداخەوە تەنانەت لەبیرمە لە نەوسوو چاوکاتینەوە چاوەڕانی حکومەتی عێراق ئیڤا و زیل و شتمان بۆ بنێرە کە بڕۆینەوە
مامۆستا مەلا حامی کۆکۆی گۆڕی پڕنوور بێ وتم مامۆستا مەلا حامی تۆ ئاگادارەوە بۆ مێژوو پێتەڵێ ئەم ڕژێمی بەعسە هەرچی کرد لە من گەرنیازاوی وتی بۆ وتم وەڵای من نەزانم دڕندەیە خۆ مەزانم جەلادە خۆ مەزانم هەر ئەو کەسێکی مای پێ کردی وڵام من لە بەردایکمە ببێمەوە بەداخەوە ئێمە 2 ڕۆژ لە سلێمانی بووین لەما خانوێکمان نەبوو لە کارزەوش 2 ڕۆژ دوای من خاڵ مامەکانش بشێنات تمەز دوای من ڕیان گۆڕێ و هاتوونەت ئەوە برینێکی زۆر ناڕەحات بوو بۆ من چونکە هەموو ئەو شتەی کە لێم قەوما بووە شکێنرام لە کارەساتی شانزیسیا مۆیە ینی خۆمی پێ دروستکەمەوە دیسانەوە پاڵەپەستوەیەکی تر وە زەربەیەکی خراپ بەرم کەوتووە ئێتر منان برەوە سەرباسی من تقریبا ساڵێک و 6 مانگ بەڵام لەوێش تقریبا من کە مامەوە ڕۆژێک لە تیمێکا بین لە تیمی یاری لە کارەزەوش هەندێک هەڵەبجەی خۆمان و هەندێک خزمانی کەڵەکن چونکە کەڵەکن ئەو گەڕێکی سەکە پێرە گەڕێکی کەڵەکن لە سلێمانی دیوان هەڵەبجەین بە دروستی هەر نەوڕۆڵی بە حکم و تەعەسوبەها تێکەڵی کۆمەڵایەتیمان زۆر بوو لە تیمێکا بین ئیتر یەکی لە یاریزانەکان کاک نەجمێن ئەو کوڕە تۆی لە دەروی یاریزانەکە بەلای توات ئێمە هەمووان پێش شیمیاکە لە تەنزیمێکا بووین ئەو کاتە پێمانەوترا خەتی 1 و 2 ئیخوان کە خەتی 1 و 2 ئیخوان ئەوە بوو کە خەتی 1 ئەویت ئێمە لە ژێر هەر زەبر و زەنگ و ناڕەحەتی و کارەساتێکە ببێت لە عێراق و ڕووبدا نابێت کاری تەنزیمی بوەسێنی خەتی 2 ئەوە بوو کە ئەم خەتە مامۆستا سدیق بەرەی مامۆستا مەلا عوسمان ڕێبەرایەتیە کرد خەتی 2 مامۆستا سەلاحەدین بەعادینوان بوون کە ئەنوت کاکە ناکرێ ئەمە خۆکوژین خۆپارێزیمان نییە لەگەڵ ئەم ڕژێمە دڕندەیە ئەوە قیادەتی ئیخوان مسلیمین هەمووی ساڵی 1979 هەمووی ئەعدام کرد هەر بە کامل قیادەی ئیخوانی عێراقی ئەعدام کرد باشە ئێتر کە هاتمە دەرەوە سێرەکەم کاکەیەکە ئەو برادری کە ئێمە ینی تەنزیمی ئێمە بوو لە هەڵەبجە وتی کاک فڵان کەس هاتووەتەوە لە ئەسکەری و توێتی بە زووی بێت بۆ لە ئێتر من ڕۆشتم بۆ گەڕەکی ناوەکەم لەبیر چوو لەوێ ڕۆشتم وتی کاکە ئەو برادرانە تەنزیمی ئێرە دراوەتە دەستی ئێمەانی ئەو برانی ئێمە بۆ ئەو کاتە قسە زۆر قورس بوو چونکە هێشتان بە بەراورد ئەگەر کەسێکی و پارتی بواە بژیرای لە چاوەوەی کە ئیسلامێک بواە ئیسلامەکە پارسەنگی قورسەر بوو چونکە هەمان ئەخسە ناو یەک دایرە پێیان و داوای ئیسلامی باشە من تۆزە ناڕەحات بوو بەشانم تۆزێک این بوو ئەلبەتە مامۆستاکەش ئەمە پێوتم ئێستا بەم شێوەدا ڕێژمەژینا زۆر بە لەف و دەوران و وەها بە جۆرێتون خۆم ئیسنتاجم کرد کە ئێمە ئەبە ئیش بکەینەوە لێرە ئێتر من لە مزگەوتەکەی کارەزەوش بووم لەوێ کاکێک ناوی کاک سعید بوو ئەوەی زەرور بووە بۆ حیاتی ئەو خەڵکەکە بە جۆرێک بووە هەر لە چوارچێوە ئیرشادات و قسەی باش و خێر و ئەخلاقیات و پەروەردە و ئەوانە بووی ئەوانی ئێمانە کورد ئێمەش لەگەڵ بەرادەرەکایە یاریمانە کرد پیاسەیەکمانە کرد قسەیەکمان کردایە لەو چارە سوڕی مدبوونی شۆڕەش بوو هەنی 88 بۆ 92 هەموو لایەنە سیاسیەکان بێجیاوازی سوڕی مدبوون بوو تا ڕاپەڕین بوو هاتینەوە هەڵەبجە و لەو کاتەوە تاوە کێسی لە هەڵەبجە دانیشتووم و لەگەڵ هەموو کار و چالاکی و سیاستکردن و وازێنان و کۆڕ و سیمینار و ژان و ناخۆشی هەڵەبجە بووم و توانیومە بەم ئەقڵە کولەی خۆمەوە ئەوەندەی چوزانم پێڕاگەمەوە بتوانم بڵێم ئەمە سنووری منە ئاسوودەم لەوەی کە خزمەتێکی شارەکەی خۆم کرد و ئاسوودم لەوەی ئەوەی عەقڵم پێشکابێ کردومە و هیچ کاتێ ئینتیمای سیاسی و ئایدۆلۆژی
احتیوای نەکردوم لەوەی کە بڵێم ئەمە سوورە سەوزە شینە مۆرە. هەر بۆ معلوماتی خۆت ئێمە قەدەرمان وا بوو لە سنوور کە ئینگوین سێرەکەم لە مەکتەبەکە لە ماڵی هاوڕێ نیعمەتا بەیەکەوە بووین لەوەی لە یەک ژوورا بووین. هاوڕێ نیعمەت و کاک شوانەی برای و کاکارزان کە ئێستا سایقی حیزبی شوێ کاتە مناڵێکی بچکۆلەوە ساڵ و 2 ساڵ ئەوا بوو. ینی کارزان زۆر هاوکاریمە بووە بۆ خەمڕەوێنی وەکو مناڵێک. پەتی خێمەکەشمان بەیەکەوە. ئێتر ئەو کاتانەش من جیاواز بووم لەوەی کە حەزمەکە بزانم مانی ئەم شتێ پێوێتێ فەلسفەی مارکسیزم. ئەم خەڵکە ئیسلامیە شەڕە فرۆشێ بە مارکسیزم و دید و ئایدیای سۆشیالیزم یان هەر ئینهانی هەر بۆیە چەندێک کتێبی دینی مەخوێندەوە نە کتێبی چەپیش مەخوێندەوە. چەندێ هاوڕێی ئیسلامیەوە بوو ئەوەندە هاوڕێی چەپیشمە بوو و تەنانەت ئەو نەک هاوڕێ چەپیش ئەوانیش کە ناسیۆنالیزم بوونانی بڵێن نەتەوەیی بوون زیاتر لەگەڵ ئەوانش هەتیەکەڵ بووم. ئەوەی ماوەتەوە کە تا ئەم لەحزەیە ئەزانم هەڵە نیم ئەوەیە کە ئەم ڕەفتارم زۆر باش بووە و ئامانجەکەم پێکاوە هەرچەندە بەداخەوە زۆرش بەداخەوە. زۆر جاران قسەیەکەم بۆ مێژوو لە ڕێگای ئەو کامێری جەنابتانەوە. شەڕی براکوژی ئەوەی کە ئەسکەری بوون لە ڕێگای چەکەوە سەنگەرەکانیان چۆڵ کرد و گرد و بەرزاییەکان و ڕەبایەکان ئەو ئەعتیبارە سەربازیان نەمان و گشتی ڕۆشتە ماڵی خۆی بۆ خۆی دانیشت. بەڵام پێم وایە تا ئێستا ئەهلی قەڵەم وازیان لەم ڕەفتارە نەیەناوە. هێشتان ڕکابەریەکەین ڕکابەرێکی فیکری نە، ڕکابەریە کە کۆڕەکە بۆ فڵان کەس بێ، کتێبەکە بۆ چاپکرێ بۆ فڵان کەس، فڵان کەس بۆ ئەدا بمەزرێ، فڵان کەس بۆ فڵان پایەی هەبێ. باشە هێشتان ئەمە ماوە و منێکێکم لەو کەسانی کە تاوەکو ئێستا زۆر خراپ بەرەم زەبرەکەوتوم و ئەو دۆست و خۆشەویستانیشم کە تاوەکو ئێستش کە تێکەڵی و ئەحباب و خۆشەویست هێشتا نەزانم کە تەنانەت ڕۆژە بەرپرسێکی حکوومەتی هەرێم هات ئەو کاتەی لە سەروبەنی بە پارێزگا بووی ناڵەبجا بووی وتیان کامێرە بێن و بڕن بۆ پێشوازی و ئەمە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە هاتوو، سەرۆکاتی هەرێم هاتوو. ئێتر کامێرە شتەکان ڕەبت کرد و برادێک لەو برادرانە دەستە سەشانوتی کاکە خۆ ئەمە لە خۆتانە. ئەو کە برایە ئیسلامی بوو نوێ دەستم سەشانوتم باوکە گیان من لە بەرباوکی و قاچاخم. ساتۆ بۆ ڕێڕۆسمی شکۆدار پێشوازیەکەیتم وی لێرە قاچاخم بڕۆ پێشکەش بە خۆتان بێ. لەبەرەوە کارەساتی 16 قەناعەتم وایە ئێمە زوڵم لە هەڵەبجەیەکین هەر لە شەید بوونی 5,000 کەس کۆیکەینەوە و زوڵم لە هەڵەبجەیەکەین کە بڵێن وڵایی 10,000 کەس بریندار بووە و زوڵم لەسەر ئەوەکەین کە بڵێن وڵایی لە هەڵەبجە شارێک وێران بۆ 120,000 کەس ئاوارە بوو. ئەمە قەناعەتم وایە زوڵمێکی زۆر گەورەیە. تاوانە ئەمە بەشێکە لە تاوانەکە، ئەمە تاوانە فیزیکی هەیە کە زینکاری ناکالەوە. بەڵام هەندێ دەرهاویشتەی تر و بەڵاو موسیبەتی تر کە بەڵاو موسیبەت و دەرهاویشتەی کیمیاییە ئەو کاتیش و ئێستاشی لەگەڵ بێ هەڵەبجە نەبوویەوە بە هەڵەبجە. ئەو هەڵەبجە ئەو زەربەی بەرکەوت گوستکی هەڵەبجەی بڕێ. کولتور فەرەنگی ئێمە تێکدا من یەک شتی بۆ جەنابتان ئەڵێم ڕەنگە بە عەقڵی ئێستا ئەمە سەخت بێت بەس بەخۆوە بوو. ئێمە بە شەرواڵی خۆمان و بە پێی خۆمان و بە 1-2 پەتوی زۆر مەتەوازعانەوە چوونە وڵاتی کێکو ئێران. سەلاجە مجەمیدە هەموو ڕەفایەتێکی ژان سەیارەمان هیچمان لەگەڵ خۆمانە نەبوو. ئەو پێڵەوانش لە پێمانە بوو تاوەکو گەشتنی ئێرانوانە تا گەشتنە وڵاتی ئێران بە جۆرەکان توانڕۆن لە ساهشتایمانە دەسا. بەوانەی کە ڕۆشی نەجمهوری ئیسلامی ئێران، بەوانەی کە ڕۆشی نە سلێمانی و مەنتیقەی گەرمیان و هەولێریش لە کۆی 130,000 نەفەر سەیری ئەم وێنە گەورە و عەزیمە بکە هەڵەبجە 1 سوالگەری تیان نەکەوت.
یەک هەڵەبجەیی نەچوە بەردەرگای دوکاندارێک ماڵێک بڵێ کاکە من ئاوارەی هەڵەبجەیم و خێرم پێ بکە. ئەمە لە شارێکی تر بقەومایە و بینیمانە چەند ساڵی ڕابردە لە عێراق و لە ڕۆژاوی کوردستان و لە ڕۆژهەڵات و زۆر بوو لەمانە. بەڵام سیرکە لە کاتی کۆرۆنا ئەڵێن 5,000 کەس لە هەڵەبجەیەکی 100,000 دەینێ بۆ ئەوەی کە وەکو دەستگرۆیەک 5,000 کەس بەشانەی 20,000 کەس ئامادەیت ناوی بنووسی. برادرێکم لە بانقەوتی تەسەورەکەی لەو 5,000 کەسە 4,000 مستحق نەبوو بە سیارەی 2 نەفەری لە پشتی بانقەوە سەواتە 100,000 برد. ئەمە هەر لە یەک دیوە لە یەک گۆشەوە سەیری هەڵەبجە بکە. هەڵەبجە لەکوێ و هەڵەبجە لە هاتەکوێ. ئەم هەڵەبجە شکۆمەند و گەورە لە کارەساتێکی ئاواییە تۆ خاک و نەمێنێ، ماڵ و نەمێنێ، سەقف و نەمێنێ، دار و پەردوود نەمێنێ، دوکان و بازار پارەت نەمێنێ. باشە بە ئەو ئەرزاقە متەوازعانی کە ئەهێنرا بۆ مەکتەبەکان و بۆ ئۆردوگاکان گشتی قەناعەتی کرد کەس دەستی نەکرد بە سوالکردن وە گەورەی شکۆی هەڵەبجەیان نەکرد. باشە بەعکسەوە لە هەندێک شتا ئەها کاتی خۆی ماڵیان هێنایوانە ئێرانی معجیب بوون بە شتێکی یانی بچووکتێ هەڵەبجە هەدیە نابێ ئێرانیەکە ئەنە کردارەکە پێچەوە نەبوو. لەبرەوە ئەنی 16 سێم ئوستاز کارەساتێکی زۆر گەورەیە بۆ هەڵەبجەیەکان گۆڕان و چەرخانێکی زۆر گەورەیە بۆ مێژووی کورد و کوردستان و ڕووداوێک بوو گواستنەوەی کورد بووە نەتەوەیەکی بندەست لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر گواستنەوەی هەڵەبجە بوو لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر گواستنەوەی باشووری کوردستان بوو و بەستنەوەی بوو بە هەندێ دەراویشتی ترەوە کە خۆی بۆ ئامادە نەکرد بوو. ناوەندێکی ئەکادمی زانستی نەبوو بوو کە پێت بڵێ کاکە ئێمە ئەڕۆین ئێستا جەنابتان هاتوون بۆ ئێرە توڵێ من کامێرم پێ ماڵێکە چوار دەورێکان کورسیوینی تایە ستان دەکەم دانیم و قابلەیەکەم نەوەم هە بەرچاو ڕۆشنێ بەڵێ ئێمە هیچ ئوستاز ئێستا من باوام ینی باپیرم بە قەولی هەڵەبجەی باوا و بە قەولی کوردستان باپیرم بەڵام قەناعەتم وایە چەند دێتەمەنم بڕات مۆتەکەی کارەساتی 16 بەسەر ژیانی منەوەیە. کارەساتێک نییە تۆ بڵێیت من ڕوویدا و چەند ڕۆژێک بوو بەشی بوو بەشێک لە حیاتم و ئەینوسمەوە وەسلام عەلەیکم. ئێمە و ساڵانی هەشتاکان و بە کیمیاکەشەوە کێ توانی خوێندن بە کامی دڵ بکات. باشە و دوو فاسیلە هەیە ئێمە لەزەم لە پاڵ ڕژێمی بەعسا ئێمە پیانوتین ئایدون گەڕاوەکان ئەم وشە بە بەرنامە بەعس دایناوە چونکە هەر بەعسیەک لە بەسرە تاوەکو زاخۆ بیبینەی تا بیوتە من ئایدونم هەیەکەت بدایەتێ ئەیزانی کە تۆ کەتنێک یاوە کەم کەتنەدا ئەستا شەرەفمەندانەیە. باشە و تۆ کارێکی نادروست و ئەنجام داوە کەسێکی یاخی و قەڵب و قۆڕ و شایستەی ژیانە ویسە گەڕاوێتەوە حکومەت بە لوتف و کەرەمی خۆی چوزان نانێک و پارێک تایەتیوانە. ئەمە لە ڕووی خوێندنەوە ئێمە هیچمان وەکو پێویست نەبوو. باشە ئەمێنێتە سەرەوەی کە حەز و خولیای خۆت وەکو مرۆڤ بوون هیچ کەش و ئاوایەکی نەبوو و تەنانەت دوای ڕاپەڕێنیش مەسەلەی گرانی و مەسەلەی براکوژی و ڕکابەری هێزە سیاسەکانی کوردستان ئەو کەسانی کە تەڕەف نەبوون لەم قەزیە. باشە چونکە بۆ ئێمەمانان ئەمانی زەکو ئینسان بشینە کوردستانە ئیتر تاالبانیە بەرزانیە ئیسلامیە عیلمانیە ئێمە مانزەکو بەشەر بژین ئەو شتەی لێمان سەندراوەتەوە هێزی کوردی و قەواری کوردی و قەڵەمڕێوی کوردی پێمان باشێتەوە بەڵام بەداخەوە زۆریش بەداخەوە هەموو ئەو حەز و خولیا و پێشبینی کردبوومان بۆ براکانمان بۆ ئەو کەسانی کە
پەنامانەدان و ئەگەر بیانگرتینە ماڵ و مناڵمان لەناوەچوو وا دەرنەچوون و ئەم هێزانە من بێجیاوازێڵێ چونکە من لە مانگی 1970 ئینتیمای سیاسیم بە هیچ حیزبێکەوە نییە، نە بە عیلمانی نە بە ئیسلامی. ئەمە یەکەم جار لە برم کامێرایك ئەم قسەیەک هەمویان بە پێی هەموو قەبارەی خۆیان بەشدار بوون لەم مەسەلە، چونکە باجی گەورە و زەربەی گەورە حاکمی سیاسی ڕاستە ڕزیاتریدا، بەڵام ئۆپۆزیسیۆنیش خۆی بۆ خۆی پارسەنگێکی هەیە لەم مەسەلە، ئەوش بە کێش و خەبارەی خۆی. هەر بۆیە کیمیاباران نەیهێژ ئێمە بچین بە ڕێڕێوێکە، ئەلبەتە زمانی باسیش ئەمە هەبوو، بەڵام کیمیاباران ئیتر تۆ لە کیمیایە بۆ ئێران، لە ئێرانە بۆ شارەکانی کوردستان گەڕانەوە، شارێکی وێران. باشە من ساڵی 2019 سێ جار چوومەتە شنگال. ئەویش ئەو شوێنانەی بڵێن لە ڕیزە خانوویە ئەوە لەنەم 20 خانووە 10 خانوو 12 خانووە ڕووخاو، شەقام بەکانیشان پاک نەکرابووی ئەو کاتە من چوو. زاکی لەو شتانە پێم وتم کاکەوە بۆ دانیشتم بۆ ئەزمموی شارێکی وێرانی و پۆڵەبزە دووبارە ناکەنەوە. ئەزان ئێمە ڕۆشتین وەڵەبزە چیمان کرد؟ ئێستا بیرمان لەوە کرد و عەرەبانە بکرد، عەرەبانێکی دەسی بچوو بکڕی، خاکە نازمان پێ بێ، زەنگنمان پێ بێ، پازمان پێ بێ، پێڵمان پێ بێ، چەکوشمان پێ بێ، چاوەڕوانی کەس نەبێن، سەقفێ دروستکەین تیا بژینەوەکو ئینسان. ئەو خەریکی چین؟ ئەوەن تەجروبە ئێمەیان نەبوو. باشە ڕاستە خانووەکە من ئێمە نەڕووخا بوو ماڵی باوکم، بەڵام ئەمە هین نابێ بە ڕەقەم، چونکە هەزارەها ماڵ ڕووخا بۆ شار وێرانە بۆ گەسەری وێنانە بکەیەوە ئەرشیف ماونەتەوە. هەر بۆیە فاسیلەیەکی بۆ ئێمەمانە لەم تەمەنا هیچ خوێندنەوەیەکی کە بڵێ بەرئەنجام و دیدگایەکێ بێ بۆ خوێنەری کوردی بە حکمی تەمەنەکەمان 17 ساڵ و کاڵفامی و هەرزەکاری هیچ ئیکتیانی، بەڵام چروسکانەوەیەک ئێمە چروسکاینەوە لە شانزەی ڕەنگە ئەمە بەرینە ناو گۆڕ، ئەمە ئاهو حەسرەتێکە. دوعاکەم یا ڕەبی نەوەکانمان بە جۆرە جۆیەکان من نەزانم نەوەکانمان بەری، چونکە ئێستا من مناڵەکانمان باوکە بۆ هات نەکردو تێناگەن. جا من لە ئینێکی قەسیدەیەکی شعریە کلیپەکەم بەینا بڵاوم کردەوە لە ڕێی کاروانە مانگە شەو. پرسیارێکم لە گەنجەکان ئەڵێم ئەگەر تۆ ئێوارەی وەنەوشەی وەکو هەڵەبجە هەڵپڕووزەی چۆن بیراکەیتەوە لێ هەستیتەوە و لەسەر پێی خۆ بۆ وەستیتەوە؟ تێناگەنەمان ئینەکاڵم ئێوەی ئایپادن، ئەخنەوەی ئایپاد لە من تێناگا بزانێ من ینی برسێتیانی چی، پێخاوسیانی چی، ئاوەرە بوون زەبری دوژمنیانی چی، یعنی تۆ خێمەکە قوماشێکە باشە بە خێمەی قانعی دەستگایەکی سوخڕێ لە بەردەم خێمەکەش ئاوەسێت. باشە تۆ ئەم ئینتیقال ئەم گواستنەوەیە. من ماڵمان لە پیرمحەوە بوو کاتی کیمیایەکە لە تقریباً 100 مەتراتینە سەر دوکانێکی جگەر و گۆشتخوار بوو. من هەموو بەیاناتم شیشە جگەر، شیشە دڵ گورچی لە دەمچی ئالۆمە خوا شیشە گۆشتم کەبابێکمە خوارد. لە ناکاو قەدەری من وای دیها و چوومە ناو مەکتەبێک لە مەکتەبەکانی سنغۆر، شیشێکی ژەنگاوی پیس و بۆگەرمانێنا ئەبوو پەتاتەمان تێکردا و پەتاتەمان ببرژاندای. منجڵ نەبوو پەتاتەکە تێبێن بیکومێنی. ئەها تۆرە لەو پایە بێتە و کایە. من وێ ڕاوێکە سوپاسانەکەم و ئەم چاوپێکەوتنەوە هاوشێوەکانی چ بە کتێب بێ چی بە بینراو بێ بنووسراو بێ خوێنراو بێ ئەی نرخێنەوە کارێکی باشە. ڕۆشتە ناو کارەساتێکی هەڵەبجێ هەرکێ و هەر لە هەر چالاکیەکە بە شێوازی خۆی. ئەمە زۆر بە گرنگەزانم
کە هەڵەبجە گەرمیان قسەی نەتەوەیەکە. ئەم نەتەوە بەرئەنجامی بندەستبوونێتی بەداخەوە، زۆریش بەداخەوە. ئێمە لە شۆڕشی 100 ساڵی ڕابردوومانە و لە ئەم ئەنجامی ئەم پرۆسی ئاشتی تازەشە کە لە کوردستانی باکوورەکرێ کە بڕاروانە بۆ پرۆسی ئاشتی بۆ کوردستانی باکوور بێ لە ئەسڵا وەکو فەلسەفە و ئایدۆلۆژیای پارتی کرێکارانی کوردستان بڕیا بوو پرۆسەی ئاشتی بۆ نەتەوەی کورد بێ. بەڵام هێزە سیاسیەکانی باشوور بە دەوڵەتداری و حکومڕانێکی قەڵب و ئەو فەسادە ئیداری و مالی کە قۆڕەخکردنی دەسەڵاتەی و ڕەچاونەکردنی بنەماکانی دیموکراسی و مەدەنی ئێمە ئێستا نزگەی 32-33 ساڵین لە سەرەتایی ترین مانای دیموکراسیە کە دەسا و دەستکردنی دەسەڵاتە هیچ ئەزموونێکمان نییە. دێ هەر لەبەر ئەمەش بۆ ڕەحمان لە بەعز خۆی گەنە بەعزنانی هەبوو. باشە ئەوش لە کوردستانی باکوور کە ئێستا بۆ بە مانیفێس کە بێکردنەوە لە دەوڵەتی نەتەوەی ئیتبوو بە ئەزمون و ڕابردوو نابێمە بیری لێ بکەن و بەداخەوە ئەم کارە ساتە قەناعەتم وایە ڕێک هاوتەری ببێتەوە لە ڕاستەیاڵەکەی ئەو ڕاستیاڵی کە پێوتی کارەساتی چیمیاباران و کارەساتی ئەنفارکردنی گەرمیان و بارزانەکان. بەڵام ئەوەی خەوی ئایندەی میلەتی کورد بێ، ئەوەی خەوی نەوەکانی داهاتوو بێ، ئەم شتە هەرماوە. من پێم ناخۆشە کەسی ناسیۆنالیستی بوو، بەڵام یەقینم هەیە زەرورە بۆ کورد. حەزەکەم هەموو کەسی وەکو مرۆڤ بژی، ئەمە شتێکی باشە. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عەقڵێت و زیهنێتی خەڵکی ئەم ناوچەیە و حکومڕانی ئەم ناوچەیە بە ئەزموونی 1000 ساڵی حکومڕانی تێگەاندین، ئەمە ممکن نییە. ئەگەرێکی زەعیف ئەگەر هەبێ ئەوەیە کە پێکاتە و نەسیجی کۆمەڵایەتی و سیاسی ئەم منتیقە بە گشتی بگۆڕێت، کە ئەمەش من قەناعەتم وایە بۆ ئەم قۆناغا زۆر سەختە. لەبەرەوە باشترین گریمانە بۆ کورد ئەوەیە کە هێشتا بیر لە دەوڵەتی نەتەوەی بکاتەوە، پێچەوانەی هیچ دیدگا و ئارایەکی ترکە بە جۆرە تر ئێستا خۆی هینەکات. بەڵام کارەساتی 16 ئەکرێت ئێمە ئیسفادەی زۆری لێ بکەین بۆ ئایندەی عێراق، بۆ ئایندەی ئەو حکومڕانانەی کە لەم ناوچەیە هەن. کاتی خۆی من لە یادمە ئاکەپە کە سەرکەوت بۆ سەر کورسی حکومڕانی ساڵ یەکەمی وان دووەمی بوو، ئۆردۆگان لە هیچ کورد هیچ لۆبێکی نەکردبوو، بەس هەڵەبجە ڕقام بووە لە پەرلەمانی وڵاتەکە وتی من نامەوێ لە عێراقێکا بژیم، تورکیا وکەمە عێراقێکە هەڵەبجە تیا دووبارە بێتەوە. ڕاستە ئۆردۆگان ئەمە لە دڵسۆزی و پەرۆشی بۆ قەزەی کوردی نەویتەوە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هەڵەبجە کارەساتێکی هەژانێکی گەورەی بۆ مرۆڤایەتی. گرنگە ئەم قەزی هەڵەبجە نەبەستینەوە بە مەسئلەی کورد و ئەم ناوچەیە، قەزی هەڵەبجە بکەن بە قەزەیەکی زۆر گەورەی مرۆڤایەتی. کاک هەورامان بڕوانە پەرلەمانی فەڕەنسا دانیشە بۆی هەڵەبجە وەک شارێکی جێنۆساید کرا و بناسیێنێت. سێر ئەم ئەسەفە، سێر ئەم داخۆژانە ئێمەشن لای حەیەکی یاساییمان نیە بۆ هەڵەبجە. زۆر کارە سادە، یعنی یاساناسەکان، نووسەرەکان، ڕۆشنبیرەکان دانانیشن ئەمە ناوەندێکی ئەکادیمی زانستی گەورە و قوڵکەنەوە. من لە 2006 بوو دانیشم لەگەڵ برادرانی کۆمەڵی قوربانن و لە بەیاننامەکانە کردیان بەیەکی لە داواکارەکان، بەڵام هیچ نەبوو، هەر کەفی سراوە. شعر و ئەدەبیات بۆ قەزێکی پڕژان و ناسوەری هەڵەبجە بۆ هەژانی جەماوەری باشە، بەڵام ڕێگا دروستەکە ئەوەیە کە ناوەندێکی زانستی و ئەکادیمی بۆ هەڵەبجە هەبێت.
و ئەم کارەسات بخاتە ناو قۆزاقەیەکەوە کە میلەتێکی بندەست و پارچەکراوی ئیسفادەی لێ بکات. ئەکرێ ئێمە پرسیار لە خۆمان بکەین بێژگە لەوەی کە لە گەردەلوولی بیابانە ئەمریکا ڕێڕێوێکی تری گرتووە داڕشتنەوەی و هەڵجوڵانی سیاسی لە مانتیقەیە هەڵەبجێ بەکارێنە، دوای ئەو قۆناغی ئەمە هەڵەبجە چییە بێتر؟ ئێمە هیچ شتێکمان بەدەستەوە نییە و ئەم شتێش ئەڵێم باوەڕتانە بێ پارەیەکی ئەوتوی دێ ناچێ. من یەک نمونەت بەمێ ئێستا لە ڕێگەم کامێرەوە هیوادارم بیگەن بە شوێنی خۆی. ئەویش ئەوەیە کە کارەساتی ئەنفال ئەم قسێکی تازەی ها ئەزانم بنەماڵی ئەنفالکراوەکانی گەرمیان نیگەرانە بن لێم، ئەزانم قسەیەکی تازەیە بەلای ئەوانەوە، ئەزانم جەوری حکومڕانی زەرد و سەوزوای لێکردوون ڕەنگە ئەمە بە ئیهانە وەرگرن، بەڵام بەم ئەقڵە کولەی خۆمە من قەناعەتم وایە ڕێگا دروستەکەوەی. ئەویشەوەی کە با ئێسک و فرۆسکی شیدەکانیان نێننەوە بیر لەوە نەکەنەوە. زۆر هەڵەیەکی گەورەیە، زۆر هەڵەیەکی استراتیژیە. بڕۆن ئەو خاکەی کە ئەنفالەکانی چیمەنە بیکڕن و مۆنۆمێنت لەوێ دروستکەن. ئەمە پرۆژەیەکی دوور مەودایە، من نزیکەی 2 ساڵەمە لە خیاڵمایە، بەس ناوێر نازان بە چیە بڵێم. ئایان فکرە ئەدەزرێت هەن بەسبێنی بدەزرێت، یانە تۆ سیرکانی لە ناوەندێکی زانستی لە ناوە سوزانم کتلەیەکی سیاسی بیدزێت. ئەمە یەکەم. دوم ئایا چۆن لە ڕووی شەقامەوە بنەماڵی ئەنفالکراوەکان ئەم قسە قوبوڵەکان، چونکە لە نێوان دەسەڵاتی سیاسی و جەماوەرم بتمانە نییە. ئەیجینا حەزەکەم ئاگاداربی ئەگەر کورد بتوانێت ئەو ناوچانە لە ڕووی مڵکداریەوە بکڕێت بیکا بە کوبایەکی تر باشە و ئەوش منتقانە سیاج بکات باشە، ئەگەر بڵێن لە بۆقعی 500 کیلۆمتر ڕەبع بووە بیکە بە 1000 کیلۆمتر مربع باشە، مۆنومنتی تیا بکە و چالکی سیاسی تیا بکە و کۆڕ و سیلمیلان دوای و جیهانی تیاساز بدات و مەتارێکی مینی مەتارێکی تیا بکاتەوە بۆی کە گەشتیارەکان بێن و بچن. هەر بۆیە دەسەڵاتی سیاسی کورد و 20,000 زان کۆکان لەگەڵ نخبەی ڕۆشنبیرە زەرورە بیر لەوە بکەنەوە کە کارەساتە جەرگ بڕەکان و جینۆسایدکردنی میلەتەکەمان چۆن لە بزاوتنەتەوەیەکە بەکاربێنین بە جۆرێکە لە ئایندە لە قازانجی بندەستبوونی و گواستنەوەی کورد لە خۆناغی بندەستبوونی بۆ خۆناغی حکومڕانی و مافی چارە خۆنووسین بۆ خۆی و بۆ نەوەکانی داهاتویت. سوپاسیەوە کە من قەناعەتم وایە ئەندازێ قسەم زیاد کرد، بەڵام ئەم قەزێ بەلامەوە ئاعتیباریەوە قەزێ بەلامەوە گرنگە و لە پشت و باگراوندی ئەم پرۆژەیەوە بزانم ناوەند هەیە، ناوەندێک هەیە. هیوادارم ئەم ناوەندە بتوانێت دنەکردنی ئەم جۆرە پرۆژە و پێشنیازانە بە جۆرێک بتوانن ئێمە هەمومان بەیەکەوە لێرەوە بە زانکۆکەی بەڕێستان و ئەو ناوەنداڵێم هەر شتێکتان پێویست بوو، چونکە پەرۆشم بۆ ئەم قەزێ بەلامەوە گرنگە و بە دەرمانێک ێزانم کە زەرورە ئێمە ئیسفادە لەم کارەساتە بکەین و ئەم کارەساتە لە مەسەلەی مەرگ و گریان و کۆتەڵ و ئەمانە بگوازینەوە و تێبگەنەمە قۆناغێک بوو، قۆناغی ئایندە کاتێک شەیدەکان ئەگەر ئێستا بمانایە بوون بە باپیرە گەورە. ئێمە چەند کەس هەیە لەم شاری هەڵەبجە ئێستا ئەوەندە پیر بووە ئەڵێن بە مناڵەکانی خۆی گەورە ڕەحمی پێ بکا و بە قەدر و حورمەت بیباتەوە. ئەم قسە ئەگەر تەوزیف بکەن و بیگوازینەوە ناو شەیدانی کیمەبارانی هەڵەبجە، ئێمە خوای گەورە شەرەفمەندی کردوین کە کارەساتێک ڕاستە ژان و ناسوور نەڕەحتی، بەڵام
عاملێکە بۆی بەدەستمانەوە کە میلەتە نەوەکانی ئایندەمانوانە بن ئەی بۆ بەکارینێنی ئەمەش ئەم پرسیارە بۆ بەکارینێنین بە دانیشتە بە پلانەکرێت بەم پلانە بێ حکومەت دەستەوارە بێ نسبەی ڕۆشنبیری دەستەوارە بێ زانکۆکان دەستەوار بوون و من لێت ناشارمەوە بە تایبەتی لەمدایانەوە من زۆر گدەیم لە ناوەندە زانستی ئەکادیمەکانی کوردستان هەیە ئەوەندەی بە دوای ئەوەن کە چۆن دکتۆرای بێن و دالێک بخۆمە پێشی ناوەکەم و چوزانە ئەوەندە بە خیاڵێەوە نین کە خەیاڵدانی پڕکالەوەی کاکە من کارەساتیش 1970,000 ئینسان سووتانی 4500 گوند محەڕەمکردنی هەموو شاخ و داخ و سێرەنگەکانی کوردستان کارەساتی کیمیاباران زیندانی سیاسی ئەم هەموو کارەساتە کاگەورە من ماوەیەک مەلەفی عەلی کیمیایم تەرجەمە کرد بەداخەوە بە جۆرە لە جۆرەکان و زۆم بە گەوران لێکردم بەڕەکان لە ژێر پێم دەرهێنا و نەگەشتم بەنجام چونکە ئەو ڕستە عەرەبیانە هەر ئەگەر یەهودیە بیکە موسڵمانێ بیکە چوزانم کاکەیە بیکە یەزیدیە بیکە هەر یەک شتە هەر تەفسیر تەرجمەکەی تەرجمە باشە ئەگەر سەیری ئەو وێنانە بکەیت لەناو ئەو مەلەفا هەیە ئەگەر سەیری ئەو مەلەفا ئەو وێنانە بکەیت کە لە گێڕانەوەکانە هەیە کە هەندێک برادر و خۆشەویستن کوردیانوین باشە تۆ تەسەوور ئەکەی لە 16 سێ باوکێک خێزانی و سێ مناڵی خۆی ناشتووە لەم هەڵەبجا بە زیندوێتی کیمیاژی لێ نەداونها ئەزانی بۆ ئەم چوار کەسە تەمسیلیان کردووتیانە ئەگەر ئەم هێزە و ئەم سوپای پاساران وانە باخواانکردن بە شەید کوژراوین ێ باوکش هاتووە سێرەکەی نییە سێرەکەمای گیانەتیان نییە چووەتە لای عەنە بوو گەڕاوەتەوە کابراوتێتی کاکە وەڵا هیچیان لێ نهاتووە بەڵام پچی تازەتاوە ئەو وەرە ئەمەکە بە فدیم باشە جارێکە سوپاسان دەکەم سەرمێشاندن سەرکەوتوو بن هەوڵەکەتان ئەنەرخێنم هیوادارم هەنگاوی باشتری بە دوای بێت بۆ ئەم دیدار و چاپێکوتنانە بێ بە بەرکوڵی ئەوەی کە شتێکی باشتر و پلان و پرۆژێکی گەورە و فراوانی بشێتەوە دەستان خۆش بێ Farag